خۆشەویست جارێکی دیکە بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقی بەرزبوونەوەی بەخۆی بینی بە جۆرێک $100 زیاتر لە 160,000 تێپەڕان. بانکی ناوەندی عێراقیش لە ڕاگەنراوێکدا باز لەو دەکات بەرزبوونەوەی دۆلار کاتیە و لە ماوەی دوو هەفتەی داهاتوودا نرخەکەی لە 147,000 جێگیر دەکەنەوە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر هۆکاریەوە دەکەین بۆچی بانکی ناوەندی عێراق ناتوانێت دۆخی دۆلار جێگیر بکاتەوە، ئایا لە کۆنتترۆلی دەرچووە یاخود هەوڵەکانی بانکی ناوەندی حکوومەتی عێراق چۆن بوون و ئایا دۆخەکە چی بەسەرەوە نرخی پرسی دۆلاریش لە نێوان حکوومەتی عێراقی و ئەمریکەکان ئایا بەرەو چارەسەر دەڕوە و لەسەر 400 میلیارەکەش قسە دەکەین کە ئەمڕۆ دووبارە بۆ جاری دووەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لێسەر داوە بەڵام نازانرێت کەی دەگات تارەی میکروسان لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمانە قسە لەسەر ئەم پرسان دەکەین کە بەڕێزیان لەو بوارەدا شارەزایەکی باشیان هەیە. کاک دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین لەگە سەرەتا لە 400 میلیارەکە و دەست پێ بکەین بەرلەوەی بچین سەر نرخی دۆلارەکە. ئەمڕۆ بۆ جاری دووەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەر 400 میلیارەکە داوە. ئەوەندەی کە بەڕێزت پێشتر ئیشت کردووە لەوێ پێ دوایە ئەم جارەش دەگات یاخود وەکو جارەکەی پێشوو کێشەی بۆ دروست نابێتەوە؟ سپاس کاک حەکیم، سڵاو و ڕێزم لۆ جەناب تۆ بینەرانی خۆشەویستی کەتان. بە حەقیقەت مەسەلەی 400 میلیارەکە یعنی هەر وەکو پێشتریش ئەم باسم کردیە لە زۆر قەناتی تر مەسەلەکە ئیتیفاقێکی سیاسیە کە قەراری مەجلیسی وزەڕای پێدەرچووە. یعنی هیچ ڕەبتی نییە بە قانونی موازنەیان بە ئیستیحقاقاتی هەرێمی کوردستان لە بەغدا. تەنها ئەوە ئیتیفاقە سیاسەکەی کە لە بینی هەردوو لایە ئیتیفاقی سیاسیش جاری وایە تەگەرەی لۆ دروست دەبی. ئەو 400 میلیارە ئێستا ینی بێزگەلەوەی کە پێشتر مەشاکلی تری هەبوو هەروەکو بەڕێز وەزیری دارایی پێشتریش کە موافقەی نەکرد لەسەری چونکە هەندێک خاڵی قانونی هەبوو لەسەر ئەو مەوزوعە و وەڵامی ئەنجومەنی وەزیرانی دایەوە بەو خاڵە قانونیانەی کە ئێمە ناتوانین ئەو پارەیە بنێرین لۆ کوردستان لەبەر ئەو سەبەبانەی کە لەوێ لە نامەکەی خۆی باسی کردبوو. بە حەقیقەت ئەمن تەعەجوب دەکەم کە مەجلیسی وزەرا کاتێک کە قەرارێک دەردەکات مەفروزە سبغەیەکی قانونی بداتێلەوە ئەوەی هیچ کەس نەتوانی بەرامبەر ئەو قەرارە بوەستیتەوە. بەڵام ئەو سبغە قانونیە نەبوو لە قەراری 400 میلیارەکە. ئێستا ئەوڕۆ یەکجار مشکلەیە مەسەلەی 400 میلیارەکە لۆ مشکلەیە. چونکە لە هەموو دنیا کاتێک کە سەنەی مالی کۆتایی دێت هیچ کەس ناتوانانی لەسەر موازنەی سەنەی پێشتر ساڵی پێشتر پارە سەرف بکات بە هیچ جۆرەکەەوە ناکرێت. ئەوە کوفرە لە قوانینی مالی لە هەموو دنیا. لۆیە ئەوەش مشکلەیەکی تری ئیزافیە لۆ ئەو مەوزوعە. بە تەسەوەری من ممکنە دیسان وەکو 400 میلیارەکەی پێشووتر مەشاکلی تری لۆ دروست ببیتەوە. و بەڕای من باشتر ئەوەیە کە برادرانی ئێمە لە بەغدا محاولە بکەن کە لە بیدایەتی ئەو ساڵەوە 200 میلیارەکە مانگانە بێت. ینی محاولەی ئەوە بکەن چونکە بابڕین ئەو کێشە مالی قانونە مالیەی نابیت لەسەر مەسەلەی پارساڵ سەرف بکرێت. بە تەسەووری من ئەوڕۆ پێویست بوو برادرانی مەکاریان لەسەرەوە بکردبایە کە لەمە دووە مانگانە 200 میلیارد بنێرێتە هەرێمی کوردستان و ئەتیبارن لە یەکی 2023 ئەوەیان باشتر بوو ئاسانتر بوو لە جێبەجێکردنی لەوەی کە باس لە 400 میلیاری ساڵی پێشووتر بکرێت. باشە بەس کاکتۆرەوەی کە بەرز باسیت پێشتر تەیف سامی باسی لەوە کردبوو لە بەرسێەوە کار 400 میلیارەکە نانێرێت جێبەجێنەکردنی بڕارەکەی دادگای فیدراڵی بڵین پاکتاونەکردنی قەرزەکانی نێوان هەرێم و بەغداد و وردبینی نەکردنی خەرجەکانی هەرێم لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراقەوە. ئەم جارە تەیف خۆی پێدوایە واژۆی بکات یاخود ئەوەی کە دەڵێن بانکی بازرگانی عێراق ڕاست پێدراوە ئەوە چۆنە ئەو پرسە؟ ئەبێن بزەبت نابیت لە قەرار بانکی بازرگانی عێراقی ڕابسپێرێت شتیوا نابیت بە هیچ شێوەیەک. چکە گەر پارە لۆ هەرێمی کوردستان سەرف بکرێت دەبێ لە وەزارەتی داراییەوە سەرف بکرێت لە دایرەی محاسبە مواشەرەتەن. ناکرێ بانکی تجاری پارە لۆ هەرێمی کوردستان سەرف بکات. لۆی ئەو قەرارە دیسان دەستەوە وەزارەتی دارایی و ممکنە هەمان گرفتی لۆ دروست بیتەوە ئەوەی کە پێشتر لۆی دروست بوو ئیزافەتەن لەسەر ئەو گرفتەی کە تازە باسم کرد. یعنی خۆتەیف خۆی ئەسڵەن مدیر عامی موازنە بۆ لای ئێمە بە حدودی 10 ساڵ
ئەوە باش دەزانی کە هیچ کەس نەڕئیسی وزەرا نە مەجلیسی وزەرا کەس لۆی نییە کاتێک کە کۆتایی ساڵ دێت پارە لەسەر موازنەی ساڵی پێشووتر یان لۆ ساڵی پێشووتر سەرف بکات. ئەوە ناکرێت بە هیچ شێوەیەک. لۆێ بە تەسەووری من عملیەکە عملیەکی زەحمەتە، بەڵام لە عینەن وەخت ئومێدەک هەیە کاکە حەکیم. ئومێدەکەش ئەوەیە بە گوێرەی معلوماتی من لە خلالی ئەو دووسێ ڕۆژە ممکنە برادێکی ئێمە ینی کورد پاشی 6 ساڵ ئەو پۆستەی من کە بەتاڵ بوو لەو جێگایەدا بندرێت. بە تەسەووری من ئەو دووسێ ڕۆژە دەبی ئەو 1-2 ڕۆژە ئەمری دەربچیت و وەکو وەکیلی وەزارەتی دارایی مباشرە بکات. کاگەر هاتو ئەوە بوو ئەو کاتە دەکرێت تەیف ئەگەر خۆشی بدزیتەوە وەکو وەزیری دارایی، بەڵام وەکیلی وەزارەت دەتوانێت ئەو بڕیارە جێبەجێ بکات و هیچ تەحملی مەسئولیەتیش ناکات لەبەرەوەی ئەوە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە جێبەجێی کردیا. ممکنە مخالفەی تێدابی، بەڵام ئەو وەکو شەخص تەحملی ناکات، مەجلیسی وزەرا خۆی تەحملی هەر تەبعەکی قانونی دەکات کە گەر بێتە سەر ئەو قەرارە. باشە. تەیف سامی لەگەڵ ئێوە بۆ باز لەوکەی کە قوتابی ئێوەش بۆ لە وەزارەتی دارایی پێ دوایە ئەو وەک خۆی واژووی ناکام جارش لێی چاوەڕێ ناکەی واژووی بکات؟ تەیف بە حەقە تۆزێک زەحمەتە، نەک تۆزێک وەڵا زۆر زەحمەتە. لۆ من تۆزێک زەحمەت بوو جاران، بەڵام لۆ خەڵک هەر زۆر زەحمەتە. ینی پێشتریش قەراراتی ڕئیسی وزەرای جێبەجێ نەدەکرد ئەگەر ئەمن پێم نەگۆتایە و ڕێگام لۆی دانەنایە. ینی حەقیقەتەن هەر خۆی وایە، تەبیعەتی ئەو ئافرەتە وایە و ترسەکیشی هەیە لەبەر ئەوەی پشتیوانی سیاسی نییە و لە زمنی کوتەلی سیاسی نییە. ئەجا دەترسێ سبەی ڕۆژێ ممکنە مشکلەیەکی یاسایی لۆ دروست ببی و تووشی دادگا و دادگاکاری و دەستەی دەستپاکی و ئەو مشکلانە ببی. ئەگەر بگەڕێینەوە لۆ تاریخ لەو کاتێک کە ئیتیفاقی سیاسی کرایە لەگە بەغدا لە 453 ملیارەکە دواتر 320 ملیار، دواتر 300 ملیار، دواتریش 200 ملیار، هیچیان تەیف سامی واژووی لەسەر نەکردیە کە ئەو کات وەکیلی وەزارەت بوو یان لە جێگای من بوو، بریکاری وەزارەت بوو. و زۆر جار ئێمە پێمان دەیگوت با وەزیر تەوقیعی بکە، من تەحملی ئەو مەسئولیەتانە ناکەم، چونکە لە وزەتی نەزەری ئەو ئیتیفاقی سیاسی ناخوا دەبێت شتێک بە قانون ئەتوو جێبەجێ بکەی، زانی بە یاسا جێبەجێ بکەی. ئەنجا لۆیە ئەمن تەسەووڕەکەم هەمان کێشە دروست ببیتەوە ئیلا ئەگەر خوا بکات ئینشاءالله ئەو برادەرەی ئێمە ئەمری دەربچی لەو 1-2 ڕۆژە ئەو بچی مباشرە بکات، ئەو دەتوانی جێبەجێ بکاتە. بە تەسەووری من ئەو کات تەیف ینی با بڵێن مشکلە دروست ناکات لۆ نەناردن، بەڵام خۆی تەوقیعی ناکات. ممکنە ئەو کاتە بڕێ با ئەو برادەرە تەوقیعی بکات و ئیشەکەش دەڕوا، چونکە وەکیلی وەزارەت عادەتەن دەسەڵاتی هەیە کە ئەو کتابانە هەمووی جێبەجێ بکات، بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و هەر شتێکی تریش لە مەسەلەی سەرف وەکیلی وەزارەت دەسەڵاتی تەواوی هەیە کە بتوانی ئەو کارانە بکات. باش، ئەوەی کە بەڕست باسی دەکەی مەسعود حەیدەرە پەرلەمانتاری پێشووی عێراق، چونکە باز لەوە دەکەی ئەو ببێتە بریکاری وەزارەتی دارایی، دەتوانێت ڕۆڵێک بگێڕێت کە خۆی اختصاصی دارایی نەبێت یاخود تەر کەسێک بێت دەبێت؟ وەڵاهی خۆی ئەزانی ڕاستە اختصاصی دارایی نییە، بەڵام بە ئەوەی کە ئەو پێشتر لە لیژنەی دارایی ئیشی کردێ لە پەرلەمان و هەندێک معلوماتی دارایی هەیە. ڕاستە مەسەلەی اختصاص زۆر زەروریە لە وەکیلی وەزارەت، چونکە وەکیلی وەزارەت وەکو وەزیر نییە، وەزیر مەنسەبێکی سیادی سیاسیە، بەڵام وەکیلی وەزارەت مەنسەبێکی میهەنیە. وەکیلی وەزارەت موظەفە، وەزیر موظەف نییە، چاوت لێوی، ینی فەرق هەیە. وەکیلی وەزارەت موظەفی حکوومەتە، لۆیە دەبێ مەفروزە میهەنی بی. بەڵام دیارە برادەرانی ئێمە ئەو بەڕێزیان پێ باش بووەوە، ئینشاءالله ئومێدەوارین کە ئەو بەڕێزە بتوانی دەورێکی باش بجێڕی ئەگەر ئینشاءالله لەو 1-2 ڕۆژە ئەمرەکەی دەربچیت. باشە، بەس کاکتۆرەوەی بەڕێزوتە سەرفکردنی پارە ئێستا بۆ نمونە ئەگەر هەر پارەیەک بۆ هەرێم یاخود بۆ ناوچەکانی دیکەش سەرف بکرێ کە ساڵی دارایی داخراوە لەسەر 2023 حساب دەکرێت لە ڕووی داراییەوە چۆنە و پرسە؟ باڵێ مەفروزە هەر پارەیەک لەمە و دوا سەرف بکرێت لەسەر سنەی مالی ینی ساڵی دارایی 2023 سەرف بکرێت. ینی کە ساڵە داراییەکە ئێستا داخراوە بەی شێوەیەک ناتوانرێت بۆ نمونە
پارەی ساڵی ڕابردوو بنێردرێت؟ نەخێر کە ساڵی با بڵێن مالی ساڵی دارایی کۆتایی هات هیچ کەس ناتوانانی ئەوانەی پێشووتر بنێرێت إلا حالتێک هەیە ئەگەر حالەتێکی زۆر ضروری بی نەک سەرف ئینەما مشکلەیەک هەبی گرفتێک هەبی ئەوە وەزیری دارایی تەنها ئەو سەلاحیەتی هەیە کە حساباتی ساڵی پێشووتر بکاتەوە و پێدا بچیتەوە بەڵام مەسەلەی سەرف کۆتایی دێت هیچ کەس ناتوانانی سەرفی بکات بەڵامی تر عێراقە لە عێراق هەموو شتێک دەبی کاکە حەکیم. باشە کاکتۆر ئەی ئێستا بودجەی 2023 کە دواکەوتووە ناردنی بۆ پەرلەمان ئەمڕۆ بڵێن پشووی پەرلەمانیش کۆتایی پێات کە پشووی یاسادانانی پەرلەمانی عێراق بوو. هۆکاری دواکەوتنەکەی چی ئێستا پرۆژه یاسای بودجەی عێراق لەکوێیە لە وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەندە دواکەوت؟ کاکە حەکیم بودجەی 2023 حقەتەن پێشتر لە کاتی حکوومەتی کازمی ئامادەکرا بوو و بودجەکە لە حدودی 180 تریلیۆن دینار بوو. ئەو کات حکوومەتی کازمی لە سەروبەندی ئەو مشکلانە بوو کە ممکنە حکوومەتێکی نوێدا بمەزرێت و حکوومەتی کازمی دەسەڵاتی ئەوەی نییە کە بودجە بنێریتە پەرلەمان لۆ پەسەندکردن و پەرلەمانیش هەندێک وەختێک پەچی کەوتبوو مەشاکل هەبوو ئەوە وای کرد کە بودجەکە دوا بکەوی بەڵام لە هەمان کات حکوومەتی کازمی 180 تریلیۆنەکەیان زۆر پێ زۆر بوو یعنی فعلەن مەبلەغێکی گەورەیە لۆیە داوایان لە با بڵێ وەکو مەجلیسی وزارا داوایان لە وەزارەتی مالیە کرد بە تەنسیق لەگەر مەجموعەیەک مەسئولین لە هەندێک وەزارات دابنیشن بەیەکەوە یعنی لیژنەیەکی بچووکیان دانا کە بە بودجەدا بچنەوە لەوەی بودجەکە کەمکەنەوە لە 180 تریلیۆن حکوومەتی کازمی حکوومەتی کازمی ئەو لیژنەیە بە حقیقت لە سەروبەندی ئیشوکارەکانی بوو چەند کۆبوونەوەیان کرد بەڵام ئیشەکە بە کۆتایی نەهاتی تروازیان لێهینا لەبەرەوەی گەیشتە قەناعەت کە ئەو بودجەی ساڵی 2023 کازمی ناتوانانی بینێریتە پەرلەمان و ئەو دەسەڵاتەی نییە وازیان لێهینا کاتێک کە حکوومەتی سوودانی تەشکیل کرا بە هەمان شکل ویستیان کە هەندێک بە بودجەدا بچنەوە و پێدا چوونەوە لەبەرەوەی 180یەکەیان پێ زۆر بوو دەبایە کەمی کەنەوە هەندێک بەڵام حکوومەتی عێراق مشکلەیەکی زۆر گەورەی لۆ دروست بوو ئەویش مەسەلەی زەختی شارع بوو لەسەر ئەوەی کە دەبێ خەڵکێکی زۆر ئەوانەی گرێبەستن دەبێ دابمەزرێن بە شێوەیەکی دائیمی هەمیشەییانی طبعا دامەزراندن بە شێوەی هەمیشەیی پێویستی بە ئەوەیە کە تو هەم استحداسی دەرەجات بکەی و هەم تەخسیساتی مالیش ئیزافە بکەی لەسەر بودجە لۆیان لۆ ساڵی 2023 و عددەکە یەکجار زۆر بوو ینی لە بینی 750 تا 800 هزار کەس بوو ڕاستە هەندێکیان لەسەر هەندێ شەریکات بوون کە پێی گۆترێ شەریکاتی تەمویل ذاتی ئەوە تەسیر لە بودجە ناکات چونکە خۆیان ینی تەمویل دەکەن بەڵام ئەوانەی کە تەمویلی با بڵێن مرکزین لەلایەن حکوومەتەوە ئەوانیش عددیان زۆر بوو و دەبوایە تەخسیسیان لۆدا بندرێتەوەی کە بتوان لە ساڵی 2023 بودجەکانیان بدەن ئەوە بوو بووە سەبەبی ئەوەی کە کاتێ پێداچوونەوەیان بە بودجە کرد بودجە لە 200 تریلیۆن تێپەڕی ئەو جارە یعنی لە 180یەکە لە زیادی کەم بیتەوە جارە بە حدودی ڕۆیش لۆ حدودی 210 تریلیۆن لەو ئەوەیە طبعا ئەوە تووشی عەجزێکی زۆر بوو وەزارەتی ینی بودجە بانکی دەولی لەلایەک پێیانی دەگوت ئێوە چۆن دەتوان ئەو هەموو عەجزە پڕ بکەنەوە لە وجهة نظری من عێراق عەجزی نییە بەڵام لە وجهة نظری بودجە و حکوومەتی عێراق عەجزی هەیە وی لە عێراق پارەیەکی زۆری هەیە وەک وەزارەتی دارایی نەک بانکی مرکزی وەزارەتی دارایی پارەی ڕەسیدێکی زۆر گەورەی هەیە کە دەتوانێت ئیسیفادەی لێ بکرێت ئەنجا سیر کە عێراق حکوومەتی عێراق کەوتۆتە بینی ئەلمەطرقە وەلسندان بە دەردی کابرا گۆتەنی مەطرقەی ملەتی لەسەرە کە دەبێ ئیستیحداسی ئەو دەرەجانە بکەی و ئەویش وعدی دایە ڕئیسی وزەرا کە دەرەجات ئیستیحداس دەکەین و خەڵک تەعین دەکەین ئەوانەی گرێبەستن دەیانکەینە هەمیشەیی ئەوە بۆ سەبەبی بودجە زۆر بەرز بێتەوە لەلایەک با بڵێ زەختی تری لەسەرە کە نابێ بودجە بەو شکلە ینی 200 تریلیۆن دینار بودجەی عێراق بیت دەبێت کەمی کەنەوە ئەنجا لەو سەروبەندە بە حقیقەت حکوومەتیش سەری لێشێوایە و خۆیان نازانن چ بکەن ینی تووشی ئیشکال بوونە لەسەر مەوزوعەکە لۆیە ئەوە سەبەبی ڕئیسیە طبعاً لە مەسەلەی تاخیربوونی بودجە
لۆی حکوومەت بەسەندی بکات و بینێریتە پەرلەمان. ئێستا جارێکی تر زەخت لەسەر حکوومەتی عێراق هەیە کە دەبێ بودجە پەسەند بکات، چونکە تۆ پاریش بودجەت نەبووە، ینی ساڵی 2022 بودجەت نەبووە. ڕاستە بە جۆرەی قانونی ئیداری مالی ئەتیماد کردوتە سەر بودجەی ساڵی 2021 واگەر لە 2023 بودجەت نەبی هەر دەبێ ئەتیماد بکەیەوە سەر 1/12 ساڵی 2021. ئەوە ئەگەر بودجەت نەبی وات لێ دەکات کە حکوومەتی عێراق تەواو دەستی ببەسرێت و نەتوانی هیچ پرۆژەیەکی نوێ جێبەجێ بکات و حتا ممکنە لە مەسەلەی بوچە و ئەو شتانەش کورتینان ببینی ئەگەر مقارنەی 2023 بکەی لەگەڵ 2021. ئەنجا بە حەقیقەت سەر لێ شێوانێکی زۆر لە حکوومەتی عێراق هەیە. من لۆ خۆم ئومێدم زۆرە کە بتوانن لە خلالی ئەو 1-2 هەفتەی داهاتوو ئەو کێشانە چارەسەر بکەن، حەلێکی وەسەط ببیننەوە لۆی عێراق بودجەی هەبیت لە ساڵی 2023. باشە، بەس کاکتۆر ئێستا بودجەکە هەر لە وەزارەتی دارایی پرۆژە ساکە یاخود گەیشتۆتە ئەنجومەنی وەزیران؟ چۆتە ئەنجومەنی وەزیران گەڕاوەتەوە وەزارەتی دارایی، دەچیتە ئەنجومەنی وەزیران دەگەڕێتەوە وەزارەتی دارایی. ئەزانی مەسەلەکە وایە، ینی مەسەلەکە ئەوە نییە لە ئەنجومەنی وەزیران مابیت لەوەی بیخەنە بەرنامەی با بڵێن کاری ئەنجومەنی وەزیران. تا ئێستا نەخێرشتیوانیە، چونکە خودی بابرین ڕئیسی مەجلیسی وزەرا لەگەڵ ئەو مستەشارانەی کە هەیەە هێشتا قەناعەتی تەواویان نییە کە بودجە دەبێت چۆن بیت و ئیتیفاقێکی نیهایی نییە لە بینی ڕئیسی وزەرا و وەزارەتی دارایی کە مەفروزە بودجەت چۆن بیت و چەند بیت تا ئەو لەحزەیە. لۆیە دەچی و دەگەڕێتەوە و ڕۆژ بە ڕۆژیش طبعاً جەناب دەزانین کێشەی زیاتری لۆ دروست دەبی، بەڵام بە تەسەووری من لە ئاخیری هەر مەجبور دەبن کە دەبێ حکوومەتی نوێی عێراق بودجەی هەبیت و ئیتیفاق لەسەر شتێک دەکەن. بەڵام مەبلەغەکە زۆر بەرزە، بە تەسەووری من دەبێ ئەو مەبلەغە کەم کەنەوە، ینی ناکرێت و مەبلەغێکی وا گەورە و بە عەجزێکی یەکجار گەورە بنێریە پەرلەمان. باشە، بەس کاکتۆر ئەوەی کە بەرز باسکە لە سەدەمی کازمی بەردەوەی کە حکوومەتی نوێ پێک بێنرێ بودجەکە بە 180 تریلیۆن دینار خەمڵێنرا بوو کۆی گشتەکەی. ئێستا پێشبینی دەکرێت لە چەند بێت؟ لەو ڕۆژاندا هەندێک سەرچاوی ڕۆژنامەی باسی 140 تریلیۆن دەکەن. دروستن ئەو ژمارانە؟ تەسەووڕ ناکەم دروست بی، چونکە ئاخر شێت کە ئیستیحداسی دەرەجات و ئیزافەی تەخسیساتی مالی نوێ کرا لە ئەو دەرەجانە هەروەکو بە جەنابتم گوت گەیشتە 210 تریلیۆن. ینی تەسەووڕکە 210 تریلیۆن چۆن دەهێنرێتە 140 نازانم، ینی چ دەبڕن؟ ینی زۆر زەحمەتە 140 تریلیۆن ئەگەر بێت و ئیستیحداسی دەرەجات فعلی بیکەن فعلەن وەکو وعدیاندا ئێستا کردیانە، بەڵام بیهێلن لەناو بودجە بە تەسەووری من بودجە قەت نایێتەوە 140 تریلیۆن. زۆر زەحمەتە بێتەوە 140 تریلیۆن. بە تەسەووری من هەر ئەگەر زۆر زەخت لە خۆیان بکەن لە حدودی 180 تریلیۆنێک دەمێنیتەوە. باش، سەبارەت بە پشکی هەرێم بڕیارەکەی دادگای فیدراڵی هەیە لەبارەی نەوتەوە، ئەی پشکێرێم چی بەسەر دێت؟ و دوایین جاریش هیچ بەڕێزت هیچ قسەی کرد لەگەڵ وەزیری دارایی کردووە لەو ماوانە هیچ باسی پشکی هەرێمەوانت لەگەڵ کردووە؟ ئەزانی مەسەلەی پشتی هەرێم بە حەقات وەکو بزەبت ینی ئەو ئیتیفاقە خەرابەی کە پێشتر کرایە ئەوەی 2019 2021 کە هیچمان لۆ نەهات، ینی جەناب دەزانی ینی شتێکی وان نەهات، ینی لە 2021 و 2022 لە 24 مانگ ئێمە 7 مانگ لۆمان هات 200,000 ئەزانی؟ ئەنجا لۆێ هەمان ئیتیفاقیە لە ناو بودجەی ڕەشنووسی بودجەی کە هەیە ئێستا حالیان تکرار بوویتەوە کەەوە لە مەسلحەتی هەرێمی کوردستان نییە. لۆێ ئەمن دائیمەن لە تەلەڤیزیۆنەکان گۆتیتم و داوام کردیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویست دەکا وەفدێکی باش کە دوو جانبی تێدابی، جانبی یەکەم خاوەندە سەڵات بن، جانبی دووەمیش میهەنی بن، خەڵکی میهەنی بن، بنێریت لە ئەوەی جارێکی تر بە بودجەدا بچنەوە بە ئیتیفاق لەگەڵ حکوومەتی عێراق بە هەندێک خاڵی بودجەدا بچنەوە. هەندێک خاڵ هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئیستیفادەی لێ بکات، شەرت نییە ئیلا لە مادەی 11 لە مادەی تر هەیە، مەوادی تر هەیە دەتوانێت ئیستیفادەی لێ بکەی. لۆی دووبارە پێیدا بچنەوە عەلەقەل
وەکو جاران نەبیت ینی وەکو ئەوەی 2019 و 2021 نەبیت چونکەوە ئەو دوو بودجەیە کاریسە بوو بە نسبەت هەرێمی کوردستان حقیقەتەن ئومێدم زۆرە ئینشاءڵڵا پێدا بچنەوە هەروەکو باسم کرد ئەگەر ئەو برادەرەش ئەمری دەربچیت لەو دوسێ ڕۆژە مباشرە بکات بە گوێرەی معلوماتی من لەو دوسێ ڕۆژە مباشرە دەکات ئینشاءڵڵا تەسەور دەکەم ئەویش بتوانیت دەورێک لەو مەوزوعە ببینیت چونکە وەکیلی وەزارەت زۆر مهمە لە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی تەنها یەک وەکیلی هەیە کاکە حەکیم وەکو وەزارەتەکانی نییە سێ وەکیل و چار وەکیلی هەبیت تەنها یەک وەکیلە لۆیە دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە و دەتوانی دەورێکی باش ببینی بەڵکەوە بودجەدا بچنەوە بەو فەقەراتانەی کە پێویستە پێدا بچنەوە و بتوانن حقوقی هەرێمی کوردستان لە بودجە بچەسپێنن چونکە چەسپاندنی حقوق لە ناو بودجە واتە بە یاساییکردنی مافەکانی خۆت کە بە یاساییت کرد نە وەزیری مالیە و نە ڕەئیسی مەجلیسی وزەرا و نە خودی مەجلیسی وزەرا هەمویان کەس ناتوانانی بەرامبەری بوەستێتەوە ئەگەر هاتوو حقوقی خۆت بە یاسایی کرد و ئیلتیزاماتی خۆت وەکو ئەوەی کە لە یاسا هەیە جێبەجێت کرد ئەتوانی هەموو حقوقی خۆت وەرگری چونکە ئەو کات دەبیتە یاسا واگەر هاتوو نەکرا ئەو کات ئەتوو محکەمە ئیتیحادیە هەیە توانی شکایەت بکەیت بەڵام ئێستا لەسەر ئەو 400 ملیارە تو ناتوانانی بچی شکایەت بکەیت لە محکەمە ئیتیحادی چونکە هیچ ڕەبتی بە قانونەوە و بە یاساوە نییە ئەوەیە مشکلەکە لۆیە دەبێ مافەکانی خۆمان لە بەغدا بە یاسایی بکەیت باش ئەی بڕارەکەی دادگەی فیدراڵی دەبێتە لەمپەر باز دەوێت ئێستا دەست کاڵایە لەسەر کۆمپانی نەوتیەکان نووسراوی وەزارەتی نەوتیان بۆ چووە دەبێتە لەمپەر لە بەردەمێک لاکردنەوەی پشکێرێم و نەود لە بودجەی 2023 گەر لە کۆتایی مانگەش بگاتە پەرلەمان نەخێر ئەزانی با بڵێن ڕێگا هەیە چارەسەری بەدیل هەیە بەڵام بەدیلەکە بەدیلی قەرارەکە نییە بەس با بڵێ سوورانەوەیە کە لەسەر قەرارەکە و ینی کاکە حەکیم ئەوانەی کە شارەزانە لە بواری مالی دەتوانن مەسایلی تۆزێک سوورانەوەش هەیە بەس بە قانونی بە شکلێکی یاسایی لۆیە دەتوانن ئەوەش جێبەجێ بکەن مافەکانی خۆشیان بچەسپێنن ینی ئەو تەوازونە دەکرێت لە ناو بودجە بەڵام شەرتی ئەساسی ئەوەیە کە دەبێ خەڵکەکان خاوەنی خیبرە بن و لە ئیشەکە بزانن خەڵکێک کە بە سەدحی لە ئیش بزانی زۆر زەحمەتە بتوانی داخلی عمقی شتەکان ببیت دەبێ خەڵکێکی خاوەن خیبرە بیت ئێمەش لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خەڵکی وامان هەیە ینی من زۆر کەسە ناسم لە وەزارەتی دارایی هەرێم کە خیبرەی باشیان هەیە ئەگەر ئەوانە لەگەڵ خۆیان ببن بە تەسەووری من دەتوانن ڕێگا چارەیەک ببینەوە تەوازونێک بکەن لە بینی قەرارەکە و لە بینی مافەکانی هەرێمی کوردستان لە بودجە باشە کاکتۆر لەو ماوەیەدا هیچ قسەیەکت کردووە لەگەڵ وەزیری دارایی عێراق بۆ مەسەلەی پشکی هەرێم هیچ ڕاگۆڕینەوەیەکە بووە بۆچوونی چۆنە چکەوا دەناسرێت کە دژی هەرێم بێ دژی بڵێن بودجە و ناردن بێ بۆ هەرێم کاکە حەکیم زۆر شت هەیە ناکرێت لە وەسایلی ئەعلام باسیکەین بەڵام لە من وەرگرا ئەو ئافرەتە بە هیچ شێوەیەک دژی هەرێم و دژی خەڵکی کوردستان نییە یعنی ئەوە لە من وەرگرا وەکو گەرنتی بەڵام مشکلەکە ئەو ئافرەتە زیاد لە حەد یاساییە کاکە حەکیم زیاد لە حەد یاساییە پابەندە بە یاسا ئەگەر شتێک بە یاسا نەکرێت ئەو نایکات دەترسێ ینی لە مستەقبەل ممکنە مشکلەیەکی لۆ دروست ببی لەوە دەترسێ ئەما بڵێ وەڵی دژی هەرێمی کوردستان و دژی خەڵکی کوردستان بی مطلقاً و بەعکسەوە ئەو کاتێک کە ئێمە لە بەغدا بووین زۆر متعاون بوو لەگەڵ ئێمە بەڵێ ئەی سەبارەت بۆ وەزیرە کوردەکان کە ئێمە جێگری سەرۆک وەزیرانیشمان هەیە بۆ کاروباری ئابووری ڕۆڵیان دەبێت لە پشکی هەرێم ڕێکەوتن لە ناو پرۆژە یاسای بودجەی 2023 هەموو کەسێک ئەگەر بیاوێ ڕۆلی دەبیت کاک حەکیم هەموو کەسێک ئەگەر بیاوێ ڕۆلی دەبیت بەڵام مشکلەی تر هەیە چەندی لێ دەزانن ئەوەش مشکلەیە زانی خۆمالیە جەنابەت دەزانی بەحرە ئایا ئەتو چەندی لێ دەزانی کە داوا دەکەی چ داوا دەکەی ینی دەبێ بزانی چ داوا دەکەی چۆن داوا دەکەی ینی ئەوانە هەمووی شتن لە مالیە وەیلا مەسەلەی دەور بەڵێ هەموو کەسێک دەتوانی دەور ببینی ئەگەر بێوێت
بەڵام مەسلەی خبرە ئەو دەبیتە لەمپەر هەندێک جار لەسەر شتەکان وەیلا ئەگەر بگەڕینەوە لە ساڵانی پێشووتر مەسەلەن بەحقەت وەزیرە کوردەکان هەر هەمویان دەوریان هەبووە ئی هەموو حزبەکانیشا یعنی ئەمن ئەتوەزانی ئەمن کابراایەکم مجاملەی کەس ناکەم غەیری حەق بە غەیری حەق هیچ ناڵێم هەموو وەزیرە کوردەکان دەوری زۆر باشیان هەبووە لە هەموو ئەو ساڵانەی کە ئێمە بودجەمان ناردۆتە حکوومەت لە حکوومەت مناقەشەی زۆری لێکرایە هەر هەمویان دیفاعی زۆر باشیان کردیە لە سەروی هەمویانەوە بە ڕەحمەت بی کاک دکتۆر ڕۆژ کە دەورێکی بتولی هەبووە بە حەقەت دائیمەن لەو شتانە کاک وشار زێباری کە وەزیری خارجیش بۆ پێشتر کاک مەسەن ئەو برادرانەی حتا ئەوانەی گۆڕان ینی کاک دەربازم بە فکر دێت دکتۆر مەجید ئەو برادرانەی ئێوە ینی کاتێک کە وەزیری دەوڵەت بوون وابزانم و ئەوەی یەکگرتو کە وەزیری شوونی ئافرەتان وشتیوا بوون هەر هەمویان بەبێ ئیستیسنا دەوری زۆر باشیان هەبووە لە مەسەلەی بودجەوە دیفاعیان لە هەرێمی کوردستان کردیە لۆیە هەر کوردێک ئەوڕۆ لە بەغدابی لەسەر هەر حزبەکیشبی دەبێت دەوری باشی هەبی شەرت نییە ئەتو ئەو دەورەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە چاوت لێبی ئەو دەورە لۆ خەڵکی هەرێمی کوردستانە لۆیە ئەوە مەسئولیەتی هەر هەمومانە حتا یەکێک وەکو من کە خانە نشینە ئێستا مەسئولیەتێکی ئەخلاقی بەرامبەری ملەتی خۆی لەسەرێتی کە ئەوەی پێی دەکرێت لە بەغدا دەبی بیکات کەواتە هەمومان دەبی دەورمان هەبی ئەو خاستن ئەو برادرانەی کە ئێستا وەزیرن لە بەغدا بەتەکید بەرپرسن لەو مەوزوعانە و بەتەوەقوعی منیش دەوری خۆیان دەجێڕن دیسان دەمینیتەوە مەسەلە مالیەکە چونکە هەندێک جار ئەتو پێدا دەگری هەندێک شت دەکەی بەڵام ئەو شتە دەبیتە سببی استفزازی ئەتو شتەکە باشە لە وجهەت نەزەری تو دەبیتە سببی استفزازی مقابلەکەت بە تایبەتی لە پەرلەمان ئەندامانی پەرلەمان لۆیە دەبێ ئەو خاڵە زۆر بە وردی دراست بکەین دەبێ هەندێک شت داوا بکەین کە حقوقی خۆمان دەستەبەر بکەین بەبێ ئەوەی استفزازی مقابل بکەین و وا پیشان بدەین کە ئێمە مەبلەغێکی یەکجار گەورەمان لە بودجەی عێراق وەرگرتیە باشە با کاک تۆ دوا پرسیار لەسەر بودجە لێ بکەم پێشبینیەکە کەی پەسەند بکرێەوە پشکی هەرێمیش پێ دوای هەر وەکەوەی کە 200 میلیارد بێت ئەگەر ناڕێکەوتنی سەرتاسەری ناکرێ بۆ 2020 دوایی ناوبڕەکەش قسە لەسەر دۆلاریش دەکەین بەڵێ بەتەسەووری من تا ئەو لەحزەیە هەروایە تا ئەو لەحزەیە هەمان ئەو شتێک کە لە 2021 هەبوو هەمان شت لە 2023ەیە ئللا ئەگەر برادرانیمە ئەو جارە لەگەڵ بەغدا پێداگیری بکەن لەسەرەوەی کە دەبێ بە کۆی گشتی بودجەدا بچنەوە مادە وەلەو مادانەی کە مەجال هەیە ئیشی تێدا بکەن بەس بە تەسەووری من تۆزەک ئەوە مستحیل نییە بە زەحمەتە چونکە حتا حکوومەتی سوودانیش کاکە ڕئیسی وزەرا لە عێراق هەموو شتێک نییە تەسیراتی سیاسی زۆری لەسەر هی کوتلە سیاسیەکانی ئەشخاصە سیاسیەکان لۆیە تۆزەک زەحمەتە بەڵام ئەتو دەبی هەوڵی خۆت بدەی ئەوەی پێت دەکرێ بیکەی و بە تەسەووری من مەفروزە بودجە خلالی یعنی ئەو دوسێ هەفتەی داهات و تەواو بکرێت و بنێرێتە پەرلەمان ئللا ئەگەر دیسان کوتلە شیعەکان ناکۆک بن لەسەر مەسەلەی مەبلەغی کولی یان لەسەر مەسەلەی استیحداسی ئەو 750,000 دەرەجەی یان نزیک 800,000 یعنی خۆی لە 800,000 دەرەجەی نوێ دەدات استیحداز بکەن کەوە کولفەیەکی یەکجار زۆری پێویستە لە بودجە کە مشکلەیەکی گەورە لە حکوومەتی عێراق دروست دەکات بالمقابل ئەتو ئەگەر استیحداسی نەکەی مشکلەیەکی گەورە لە شارعی عێراقی لۆ دروست دەبیت ئەو تەوازونە چۆن دەکرێت ئەوە دەمینتەوە سەر کوتلە سیاسیەکان لە بەغدا کە چۆن تەعامل لەگەر ئەو کێشەیە دەکەن و حکوومەتی عێراق چۆن هان دەدەن کە بە چه ئیتیجاهەک بڕوات وئیلا مەفروزە هیچ مەجالی تێدا نییە دەبێ بودجە لە خلالی دوسێ هەفتەی داهاتوو لە حکوومەت تەواو بکرێت و بنێرێتە پەرلەمان بەڵێ سوپاس دەکەین کاک تۆ دوای ناوبڕەکەت دێنەوە خزمەتان لەسەر دۆلاریش چی بەسەر دێت قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك مي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من دعمي كي انجا أزاني جول 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 عفرة وقت مي سيلي أزاني هاتي عليك جول جول جبسينيني كاميشي ليات نكراو توب ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین کاک دکتۆر سەبارەت بە نرخی دۆلار ئەوەی کە ئێستا ئەمڕۆ $100 لە 160,000 تێپەڕی هۆکارەکەی چیە کە ماوەی مانگ و نیوەیەکە حکوومەت ناتوانێت جێگیری بکات هۆکارە سەرەکیەکە چیە لە کۆنتترۆلی دەرچووە؟ بەڵێ هۆکاری سەرەکی تەوان مەسەلە تەهریبی دۆلارە ئێستا تەهریبێکی زۆر پێشتریش هەبووە تەوان تەهریبی دۆلار سوالەکە لێرەیە کە لۆ ئێستا ئەو مشکلەیە ورژێنرا بە حقیقت حکوومەتی ئەمریکا ئێستا زەختێکی زۆر لەسەر بانکی مرکزی و لەسەر حکوومەتی عێراق دەکات کە تەهریبی دۆلار محاولە بکات ڕێگری لە تەهریبی دۆلار بکات ئەو زەختە وای لێ کردیە تەوان ئەوان دەزانن کە چ ئەشخاصێک و چ بانقەکان کامە بانق تهریبی دۆلار دەکەن لۆیە حتا ناوی ئەو بانقانە شیانداوەتە بانکی مرکزی عێراقی کە پێویستە ئەوانە با بڵێن تعاملیان لەگەڵ نەکرێت لەبەرەوەی تهریبی دۆلار دەکەن و هەندێک ئەشخاصیش و هەندێک مەکاتیبی سەیرەفەش ینی نووسینگەی ئالوگۆری دراو ئەنجا حکوومەتی عێراقیان بانکی مرکزیش با بڵێن مەجموعەیەک ڕێکاریان گرتیتە بەر لەوەی کە بتوانن فعلان ڕێگری لە مەسەلەی تهریبی دۆلار بکەن تا ئێستا ئەو ڕێکارانەی کە هەیە مەسەلەی اعتیمادکردنی اعتیماداتی مستەنەدیە لە جیاتی حەوالات واتە ئێرسی کردنەوەی ئێرسی لۆ ئیستیراد ینی کە تو بتەوێت مواد ئیستیراد بکەی نابێ بە حەوالە ئیستیرادی بکەی پێویست دەکات دەبێت بە ئێرسی بە اعتیمادی مستەنەدی با بڵێن ئیستیراد بکەی تەوان اعتیمادی مستەنەدیش مەسەلەی تهریب تێیدا زۆر زۆر کەم دەبیتەوە ینی بە نسبەیەکی 1,000 زۆر ئەوە یەکیان ئەوەی دووەمیان کە با بڵێن پێویستەکە کە هەندێک ڕێکاری تر بکەن یەک ئەوەیە کە هەندێک ئیرادات خاستن لە هەندێک خاڵی گومرجی لە هەمویان نا بە دۆلار مەسەلەن گومرگ وەرەگیرێت یانە هەندێک مەسەن دەوائری دەوڵەت ممکنە تەعامل بە دۆلار بکەن لەگەڵ هاوڵاتی ئەوەش حکوومەتی عێراقی بڕیارێکی دا کە پێویستە هەموو ئەو پارانە کە حکوومەتی عێراق لە هاوڵاتیانی وەردەگریت دەبێت بە دیناری عێراقی وەری بگریت و ئەگەر دواتر پێویستی بەوە بوو کە دیناری عێراقی بکاتە دۆلار دەکرێت مباشەرەتەن لەگەڵ بانکی مرکزی تەنسیق بکەن و ئەو پارانە بە سعری ڕسمی بکەنە دۆلار ئەو وەزارەتانەی کە پێویستیان پێیەتی لۆ مەسەلەی ئیستیراد و ئەو شتانە. بەڵێ
ئەوە طبعاً ئەوەی دووەم بوو. ئەوەی سێم بەحقەت قەراری ئەوەشیاندا کە پێویستە مەکاتبی سەیرەفە بەو شکلە بەربڵاوە نەبن، یعنی ئەوەی کە ئێستا هەیە، چونکە بانکی مەرکەزی ناتوانانی کۆنتترۆلی ئەو عەدەدە زۆرەی نووسنگەکانی ئالوگۆری دراو بکات. یعنی ئەوانەی کە تەوان داخلی مەزا دەبن، ها مەزادی عوملا ئەوان ناک ئەوانەی کە ئەتیادی لۆ خۆیان کردیتیانەوە ئیشەکەنەوە مۆزوعشترە، بەس ئەوانەی کە ئیجازەیان هەیە و داخلی مەزادی عوملە دەبن. و داوای کردیە کە ئێستا پێویست بەوە دەکات ئەو نووسنگانە دەبێت خلالی فترەیەک مەجموعە یەکتر بگرنەوە و یەک نووسنگە دروست ببی لە مەجموعەیەک، لۆی عەدەدی ئەو نووسنگانەی کە تەعامل بە دۆلار دەکەن لەگەڵ بانکی مەرکەزی کەم بکاتەوە، حتا بتوانی باشتر کۆنتترۆلیان بکات، زۆرتر چاودێریان بکاتەوەوانە، هەروەکەوەی کە کاتی خۆی لەگەڵ بانکەکانی کرد پێشتر. ئەنجا ئەوانە هەموو ئیجراعاتی با بڵێن ئێستا هاتنەکایەوە. ئەو ئیجراعاتە پێویستی بە ئەوە هەیە کە بکەویتە سەرسکە، کەوتنە سەرسکەی ئیجراعا و ئیجراعاتانە کاتی پێویستە، یعنی ئەوە حلێکی فەوری ناکات لە مەسەلەی با بڵێن بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقی. لۆیە پێویستی بکاتە هەمومان پێویستیمان بەکات هەیە لەوەی ئەو ئیجراعاتانە جێی خۆی بگریت و ئینشاءالله دۆلار دینار بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی. و لە ناحەیەی علمیشەوە ئەگەر تەماشای بکەیت، هیچ سەبەبێکی علمی نییە لە ئارادانیە غەیری تەهریبی دۆلار لە دەستدانی دیناری عێراقی بەهای خۆی، ینی بەهایەکەی نزم ببیتەوە، چونکە احتیاطاتی بانکی مەرکەزی لە 38 تریلیۆن و 48 تریلیۆن ئێستا بۆتە 100 تریلیۆن زیاتر. چەند احتیاطی بانکی مەرکەزی وڵاتێک زۆر ببی، ئەوەندە دراوی ئەو وڵاتە بەهێز دەبیت، نەک هێزی خۆی لە دەست دەداتەوەکەوەی کە ئێستا لە عێراق ڕوودات. مشکلەی تر کە هەیە طبعاً کە ئێستا زەختەکە ئەمریکا لەسەر زیاتر، مەسەلا ئەوەیە کە جاران تۆزێک چاوپۆشی لە ئێران دەکرد و لە مەسلەی تەهریبی دۆلار لۆ ئێران، بەڵام ئێستا ئەو چاوپۆشیە ناکات لەبەرەوەی گەیشتیتە قەناعەتێک کە ئیتر ناتوانن لەگەڵ ئێران لەسەر مەسەلەی ئەتۆمیەکە بەرنامەی ئەتۆمیەکەی بگەنە ئیتیفاق. جاران تەسیلاتێکیان لۆ دەکرد بەڵکە ئێران بێتە ژێرباری ئیتیفاقی بەرنامەی ئەتۆمی، بەڵام کە گەیشتە قەناعەت ئەوە نابی، ئێستا زەختیان زۆرتر کردیە لەسەر بانکی مەرکەزی عێراقی و لەسەر حکوومەتی عێراقی. ئەوانە هەموو سەبەبی ئەوە بوون کە بەداخەوە عەرز کەم ببیت و تەڵەب زۆر ببیت. لە ئەوەش مەسەلەیەکی اقتصادیە، کاتێکەش عەرز لەسەر هەر کاڵایەک عەرزی کەم دەبیت و تەڵەب لەسەری زۆر دەبیت، سەری ئەو کاڵایە بەرز دەبیتەوە و کاڵایەش ئێستا حالیەن دۆلاری ئەمریکیە. ئەوەیە مەسەلەکە. جاران بانکی مەرکەزی ئەگەر حسابی معدل بکەیت لە حدودی 250 میلیۆن دۆلاری ڕۆژانە دەخستە بازار، ئێستا زۆر جارەیە ناگاتە 100 میلیۆن دۆلار. ئەوە هەموو سەبەب بوونە لەسەرەوەی کە دیناری عێراقی بەهای خۆی لەدەست بدات بەداخەوە و سعری دۆلار بەو شکلە بەرز بیتەوە کوکاوەی ئێستا. باشە کاکتۆر، یعنی ئێستا بە پوختی پێشبینی خۆت ئەوەیە کە بۆی هاوڵاتیان زیان نەکەن، پێ دوای دۆلارەکە و کۆی کە بانکی مەرکەزی دەڵێت بێتەوە 148 و 47 ئەو دەوروبەرە، یاخود هەندێک زانیاری بازەوەکەن گوایە زەختێکی بڵێن بانکی نێودوڵەتی بێت لایەنی تر هەبێ بەوەی کە لە 160 جێگیر بکرێت. خۆت پێشبینی چۆنە و هاوڵاتی چۆن مامەڵە بکە؟ مەسەلەی زەختی بانکی دەولی هەبی لەسەر عێراق کە بیکاتە 160 شتیوانە، ئەوە دیسان ئەوەش لە من وەرگرە، چکە من ئیتیساڵم لەگەر زۆر لە بەرپرسانی بانکی دەولیشەیە، یعنی شتیوا لە ئارادانیە ئەبەدەن. ئەوەی کە هەیە مەسەلەکە فقط تەهریبی دۆلارە. بەڕەئی من ئەگەر محافظێکی بەهێز لۆ بانکی مەرکەزیدا بدرێت، چکەوەی کە ئێستا هەیە بەداخەوە هەم اختصاصی نییە، هەم ئەو شخصیەتە بەهێزەی نییە کە ئەو کاریزمایی هەبی بتوانی محافظایەتی بکات لە بانکی مەرکەزی. ئەزانی اختصاصەکەشی بەداخەوە هەو نییە، پیاوێکی قانونیە، هیچ مالیە و اقتصاد نازانی. جەناب دەزانی محافظی بانکی مەرکەزی دەبی خەبیرێکی زۆر گەورەبی لە مەجای مالیە و اقتصاد، نەک بەس شەهادەکەی هەبی، دەبی خەبیرێکی زۆر گەورە بیت. ئەنجا ئەوانە ئەگەر بێت و ئەو عێراق ئەو چارەسەرێش بکات، بە تەسەووری من و حکوومەتی عێراقیش تەنسیقێکی تەواو لەگەڵ بانکی مەرکەزی بکات،
يعني ئەگەر بیدەنە دەست خەرچی شارەزا خلالی 2 هەفتەی تر وەکو خۆی لێ دێتەوە لۆیە بە تەسەووری من وەکو خۆی لێ دێتەوە دەگەڕێتەوە سەر 148 بەڵام تۆزە کاتی پێویستە ئەو کاتە چەندە داتوانم ئێستا ینی تهدیدی بکەم چونکە وەزعی عێراق ئەو وەزعانیە کە پیاوێکی مالی بتوانی بەڕاستی تەقدیریشت لە عێراق بکات بەڵام لە خلالی ماوەیەکی کەم ناڵێ ماوەیەکی زۆر بەهای دینار دەگەڕێتەوە 148. باشە بەس کاک تۆ ئێستا دەڵێن ئەم چارەسەکردنی ئەم کێشەیە پێوەستە بە سەردانی سوودانی بۆ ئەمریکا و لەوێ دەبێت لەگەڵ ئەمریکەکان ڕێکەوتنێکی گشتگیر بکە شتی وهەیە بۆ منە کەم دۆلار شحنی دۆلار هەبێ بۆ عێراق یعنی ئێستا هەموو دۆلاری عێراق لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکەکاندا ینی کەمکردنەوە هەیە لە نردنی دۆلار بۆ عێراق ئەزانی مەوزوعەکە کەمکردنەوە نییە لە مەسەلەی کە چووکەوە پارەی عێراقە لە ئەمریکا ینی کاتێک کە عێراق نەوت دەفرۆشیت پارەکەی دەچیتە بانکێک جیبی مۆرگن لە ئەمریکا و ئەو پارەیە هەموو لەوەیە بەڵام ئەمریکا با بڵێن پیاوەتێکی زۆر گەورەی لەسەر عێراق هەیە پیاوەتەکەش ئەوەیە کە لە ئەوەلەوە حەسانەی ڕئیسی ئەمریکی لەسەر پارەکانی عێراقە لۆ حەسانەی ڕئیسی ئەمریکی لەسەر پارەکانی عێراقە چونکە عێراق قەرداری زۆر دەوڵەت و زۆر ئەشخاص و زۆر کۆمپانیایە ئەوەی زمانی سەدام جەنابەت دەزانی هەندێکیان بە جۆرەی ئیتیفاقی نادی پاریس تەسویەی قەرزەکانیان کرد هەندێکیان قەرزەکانیان مایە ئەوانە دەتوانن لە مەحاکم قەرارات وەرگرن زۆریشیان ئێستا لە مەحاکم قەراراتیان هەیە چاوت لێوی کاک حەکیم بەڵام ئەو قەرارە لە ئەمریکا ناخوا لەبەرەوەی حەسانەی ئەمریکی لەسەر پارەی عێراق ئەزانی بەڵێ لۆیە عێراق با بڵێن دەبێ شروعی ئەمریکا لە نەزەری ئەتیبار وەرگریت چونکە ئەمریکا پشتیوانێکی یەکجار زۆری عێراقی کردیە لە مەسەلەی دارایی نەتەنها لە مەسەلەی حەسانە لە زۆر مەسائلی تر ئەنجالۆیە بە تەسەووری من عێراق دەبێ ڕێکاری تازە بگریتە بەر لۆەوەی لە مەسەلەی تەهریبی دۆلار کەم کاتەوە هیچ ڕێگا چارەیەکی تری نییە وی لە خۆی تووشی کاریسەیەکی دارایی دەبیت ینی عێراق وەکو حکوومەتی عێراق تووشی کاریسەیەکی دارایی دەبیت ئەگەر هاتوو ئەو ڕێکارانەی کە پێویستە نەگریتە بەر ئەوەیە مەسەلەکە باشە بەس کاک تۆر مەسەلەکە بەبێ چوونە ئەمریکاش سوودانی دەتوانی ئێستا وەکو حکوومەتەکەی دابنیشن بەڵام بەداخەوە ئەو خبرە داراییە گەورەیەی جاران لە حکوومەت هەبووە ئێستا لە حکوومەت نییە زانی ینی بەڕاستی پێت برێم حکوومەتی عێراقیش لە زۆر جوانب ینی جوانبی علمی خاصەتەن زەعیف بووە خەڵک هەیە زۆر لە بەغدا بەڵام ڕەئیان وەرناگیرێتە زانی ڕێی خەڵکی تر وەردەگیرێت کە هیچی لەو مەسائلانە نازانن وئیلا ئەگەر حکوومەتی سوودانی لیژنەیەکی خەبیرەکان دابنێت و تەنسیق بکات لەگەڵ بانکی مەرکەزی متەکیدم لە ماوەیەکی کەم دۆلار دەگەڕێتەوە دۆخی جارانی خۆی باشە کاکتۆر کاتێکی کەمانەوە بەس بە پوختی سوپاس دەکەین یعنی ئێستا بەڕێز دەڵی دەبێت ڕێو شوێنەکان بانکی مەرکەزی بۆ نمونە چی بکە حکوومەت چی بکە توانێەوەی کە ڕێگە بگرێ دۆلار نەچێتە دەرەوە ینی نەبرێتە وڵاتانی تر بە تایبەتەوەی کە ئەمریکەکان لەگەڵەوە بڵێن قەدەغیان کردووە مامەڵی دۆلار لەگەڵ ئێران بکرێت ئەوە دەتوانن بکەن ئێستا لە تواناندا ئەگەر هەیە لە تواناندا بۆ نایکەن ئەزانی بە حقات مەسلەی تەهریبی دۆلار ڕێگای لێ ناگیرێت بڵێ ڕێگای لێ بگیرێت بەڵام دەکرێت بەگرتنە شوێنی هەندێک ڕێکار لە تەهریبی دۆلار کەم کەیەوە ینی وەکو جاران بەو شکلە بەربڵاوی کە جاران هەبووە نەکرێت ینی مەسەلە بەس ئێران نییە زۆر لە سیاسیە گەورەکان لە سپیکردنەوەی پارە تەهریبی دۆلار دەکەن جناب دەزانی خۆوان دیلار نانێرنە دەرەوەی عێراق دۆلار دەنێرنە دەرەوەی عێراق اینجا سیاسە گەورەکان خۆیان دەستیان هەیە لەو مەوزوعە لۆی هەندێک جار چارەسەرکردنی کێشەکان تۆزەک زەحمەت دەبی لەبەرەوەی خەرکی زۆر گەورە دەستی هەیە لە مەوزوعەکە ئەمن لۆ خۆم ئومێدم زۆرە کە حکوومەتی سوودانی بتوانی بە تەنسیق لەگەڵ بانکی مەرکەزی خۆی ئیشەکە بە حقەت ئیشی بانکی مەرکەزیە بەڵام جێبەجێکردنی ئیجراعاتەکە زۆری دەکەوێتە سەر شانی حکوومەتی عێراق لۆیە دەڕێن بە تەنسیق پێویستە هەردوو لا تەنسیق بکەن لۆەوەی لە مەسەلەی تەهریبی دۆلار کەم بکەنەوە بەڵام بیانەوێت تەهریبی دۆلار نەهێلن نەخێرەوە
بە کەس ناکرێت نەک بە حکوومەتی عێراق. باشە بەس کاک تۆ سەبارەت بۆ پارەی عێراق ئێستا باس لەوەکەی کە نزیکەی 100 ملیار دۆلاری دەکی بانکی ناوەندی هەیە لە ئەمریکایە دەکرێت عێراق گەر بزانی ئەمریکا چەکی ئابووری بەکارنی بیگوازێتەوە بۆ شوێنێکی تر بۆ بانکەکانی تر ئەوە دەکرێت ئەم حاڵەتە؟ مەسەلەی احتیاطی بانکی مرکزی لە هەر شوێنێک بی نەک لە ئەمریکا لە هەر شوێنێک بی کەس لۆی نییە دەستی لێ بدات ئەوەی کە پارەی بانکی مرکزیە چاوت لێبی فەرق هەیە لە بینی دوو نەوع پارەیەکەی هی بانکی مرکزیە کەس لۆی نییە دەستی لێ بدات حتا ئەگەر ئەتوو لەسەر عێراق لە مەحاکمی دەولی قەراریشت هەبی ناتوانی پارەی بانکی مرکزی دەست لێ بدەی ئەوە کەس ناتوانێت. بەڵام ئەوەی کە من باسم کرد پارەی حکوومەتی عێراقە لەو جێگایە هی وەزارەتی دارایی باعتیبار وەزارەتی دارایی بەیتولمالی حکوومەتی عێراقە ئەنجا ئەو پارەیەیە کە خەتەری لەسەرە نەک ئەوەی بانکی مرکزی. باش ئەی هاوڵاتی چۆن مامەڵە بکەوە ئێستش کە بڵێن بەشێک لە ناوخۆوەش زیانی کڕین فرۆشتن بە دۆلار بڵێن خان و یەکەکانی شتە جێبوونە مۆبایل و پێداویستەکانی ترە لە ناوخۆی هەرێم هاوڵاتی چۆن مامەڵە بکە ینی باشی مامەڵە بۆی زیانی زۆر نەکات. ئەگەر ضروری نییە نەیکات ئێستا ڕابۆسیە تاوەکو ئینشاڵا دەگەڕێتەوە خلالی فترەیەکی کەم دەگەڕێتەوە لۆ شتانەی کە ضروریە ئینسان مەجبورە بیکات ئەگەر زەرێکی تێدا بکەیت بەڵام ئەگەر شتێک جارێ ضروری نییە ینی ئەتوو بتەوێت مۆبایلێک بکری تەلەڤیزیۆنێک بکریان نازانم شتێک بکری جارێت تەجیلی کە سەلاجەی و زەمیدە بکری سەرمایە ئێستا ئەو مانگەی تەجیلی بکە ینی ئەو شتانەی کە ضروری نییە خۆتی لێ تووشی زەرەر مەکە مەیکە ئەوەی کە ضروری ئەوە مۆزوعی ترە کەس ناتوانانی بڵێ مەیکەن. باشە بەس سەبرتان هەبی ئینشاءڵڵا پارەکە دەگەڕێتەوە وەزعی خۆی. بەڵێ زیانی هەیە ئەوەی کە لە وڵاتانی تریژەم حاڵەت هەیە بۆ نمونە بە غەیری دراوی خۆیان لە ناو خۆدا مامەڵە بکەن ئەمە زیان نییە بۆ عێراق و بۆ هەرێم؟ طبعا لە زۆربەی لە هەندێک لەو دەوڵەتانەی بەڕاستی کە پێت برێم کە استقراری سیاسی و ئابووریان تێدانە ئەو مەسەلە هەیە مەسەلەی ئەوە وإلا خۆی لە هیچ دەوڵەتێک مەفروزە مەسموح نەبی مەسموحیش نییە کە تو غەیری درای خۆت بەکاربینی بڕۆ سوئیسرا ئێستا تو یۆرۆشت پێبی دۆلاریشت پێبی لێت وەرناگرن بە فڕانکی سوئیسری نەبی بڕۆ ئەوروپا دۆلارت لێ وەرناگری هیچ دوکانێک ئەگەر یۆرۆ نەبی تعامل هەمووی بە یۆرۆیە عرض بکرە سیارە بکرە جل بکرە نانێک بخۆ هەمووی یۆرۆی خۆیەتی چونکە ناکرێت و بە دراوێکی تر تعامل بکەیت خاصەتان بودجەی خۆت بودجەی هەر وڵاتێک بە دراوی ئەو وڵاتەیە لۆیە ناکرێت و بە دراوێکی تر بچی معاملە بکەیت ئەوە مخالفەیەکی گەورەیە و هیچ حکوومەتێکی بەهێز استقراری سیاسی و ئابووری هەبی ڕێگە نادات بەڵام لەو وڵاتانەی ئێمە تۆزانی نە استقراری سیاسی هەیە نە استقراری ئابووری هەیە فەوزایە کە ئێمە تێیدا دەژین لۆیە وای لێ هاتیە کە بە دراوێکی تر تەعامل بکەی غەیری دراوی با بڵێن وڵاتی خۆت. سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق مادومان کردی سوپاسی ئامادەبوونت دەکەین. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.